طبعا بابەتی ئەم ڕۆمان قسەمان لەسەر تەوەرێکی عەقیدەیە کە یەکێکە لە ئاڵۆزترین بابەکانی عەقیدە کە مەسەلەی قەدەرە. ئەم بابەتش لەکوێوە ئیثارە ئەبێ بەڕێزان؟ لە قۆناغی کۆرپەلەبوونەوە ئیثارە ئەبێ. بۆ؟ چونکە هەموو ئەو ئەحادیثانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە صحیحی بوخاری و موسلیمە هاتووە کە باسی ڕۆح بە بەراکردنی مناڵەکە لە ئەخیرەکە باسی قەزا و قەدەری مناڵەکە کە ئەفەرمێ إن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 يوما دوای ئەفەرمێ ثم يبعث الله إليها ملكا فيؤمر ب4 كلمات يا إذا مرت بالنطفة 42 يوما بعث الله إليها ملكا. دیسانەوە ئەم مەلائیکەتە لە هەموو ئەحادیثەکانە تەئکید دەکات کە لە تەمەنی 42 ڕۆژی دێت بۆ لای ئەم مناڵە. هەموو ئەحادیثەکانە فەرموون يؤمر ب4 كلمات. ئەم مەلائیکەتە 4 وشە ئەنووسێ بۆ ئەم مناڵە کە ئەم 4 وشەیە دنیا و قیامەتی دیاریەکە. یەکەم ڕزقی، دووەم ئەجەلی، سێیەم عەمەلی، چوارەم وەشەقی ئەو سەعید. هەموو ژیانی مرۆڤیش لەم بازنەیە ئەخولێتەوە، لەم 4 خولەگەیە ئەخولێتەوە. تێگەیشتن لەمە ئایا ئەم ئەحادیثانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمون ئینسان لەو قۆناغەیە ڕزق و ئەجەل و عەمەلی دیاری ئەکرێ و چارە نووسی دیاری ئەکرێ، ئایا ئینسان لەم بوونەوەرەیە بەپێی ئەم فەرمودانە مسەیەرە یا مخەیەرە؟ واتە ئێمە هێزێکی دەرەکی ئەمان جوڵێنێ و ئەمان سوڕێنێ و ئێمە بێ ئیرادەین وەکو پوش بە دەمی باوە، یا ئێمە خاوەنی ئیرادەین و خۆمان بڕیار لە کردەوەکانی خۆمانە دەین و خۆمان چارەنووسی خۆمان دیاریەکەین. ئەمە وەکو عەرزم کردن بابێکی گرنگە و وەڵامیشی ئەوێ، وەڵامێکی زانستی ئەوێ بۆ ئەوەی ئێمە تایە بە هەڵەیان نەچین. گرنگی ئەم بابەتە لەکوێوە سەرچاو ئەگرێ بەڕێزان؟ یەکەم ئەمە یەکێکە لە بنەماکانی ئیمانی مرۆڤ. واتە هەر کەسێک ئیمانی بەم 4 کەلیمەیە نەبێ بە ئێمەیشەوە کە بەشێکین لە بەرکەوتەی ئەم فەرمودانە کابرا بە ئینسانێکی باوەڕدار لە قەڵەم نادرێ. چونکە لە حەدیثەکەی جوبریلە کە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمی ئەخبرنی عن الإيمان لە کۆتاییەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ دوای ئەوەی کە پێی فەرمی ئیمان بەخوا و مەلائیکەت و کتوب و ڕسول بێنی، ئەفەرمێ وبالقدر خيره وشره، ئیمان بە قەزا و قەدەر هەبێ باش و خراپی، کەواتە ئەمە بەشێکە لە ئەرکانەکانی ئیمان. ابن العربي أفرمي من أعظم أصول الإيمان القدر فمن أنكره فقد كفر. أفرمي قرنكترين بنماي باور بريتي لقضاء وقدر، هرشي باوري بينا بيدينا بباور لقلم دنيا. خالي دوام لقرنجي قدر أويا زور لبلغ شرعي كان دوباره أبنوا، يعني تبرو دراسي قرآن بك لقرآن أخواي قولت شندين آياتي هنا وتولى سر أو هموشت لم قردونيا لم بونوريا كبدي هنا پروردگار فرمي بقدر بديمان هنا إنا كل شيء خلقناه بقدر. يا أفرمي وكان أمر الله قدرا مقدورا. يا أفرمي وخلق كل شيء فقدره تقديرا. يا أفرمي وإن من شيء إلا عندنا خزائنه وما ننزله إلا بقدر معلوم. دەیها ئاەتی تر هەیە کە پەروەردگار باسی قەدەرەکە لە قورئانە کە ئینسانی ئیماندار پێویستە مامەڵەی لەگەڵ بکە. لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو حەدیثەی جوبریل کە عەرزم کردن، حەدیثێکی تری هەیە کە فەرمێ لا يؤمن عبد حتى يؤمن بالقدر خيره وشره. کەس ئیمانی دانامەزێت. طبعا ئەمە نەفی صحەیە نەک نەفی کەمال. کە فەرمێ لا يؤمن واتە ئیمانی نییە. چونکە ئێمە هەندێک حاڵەتمانەیە کە پێغەمبەری خوا فەرمێ لا يؤمن نەفی کەمالی ئیمانە. بۆ نمونە فرمي لا يؤمن من لا يأمن جاره بوائقه. أفرمي هر كسي دراوسيكاني لدستو زمان وداويني أمين نبن. أما كافرمي لا يؤمن نك يعني بيدين بباورنا يعني إيماني طواونية. كافرمي لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. أما نفي كمال إيمانا. كافرمي كسي إيماني طواونا بأقل أوي بو خوي بي خوش بو براكشي بي خوش نبي اگر كسي ام هستيتيان بي بدين نية بلام ديني طواونية. بس ام لا يؤمن اما نفي صحي ايمانك واتا ايماني دانا مجري ام كسا كي افرمي ايماني عبدك دانا مجري حتى يؤمن بالقدر خيره وشره من الله. هتا باور ايوانا بك قدر باشو خرابي للاي خواوية.
وحتى يؤمن أن ما أصابه لم يكن ليخطئه وما أخطأه لم يكن ليصيبه. وحتى إيماني دا نمزري بوي أو قدريك بويدي ممكن يخوالي لا با أول شيء كخوالي لا أدا ممكن نبوتو شي به أبي إنساني إيمان دار إيماني بما أبي أجنا إيماني دانا مزري. إجماع علماء ابن الحجر لفتحة أفرمي ومذهب السلف قاطبة واتا همو زانعياني بيشين قناعتيان وايا أن الأمور كلها بتقدير الله سبحانه هرشي الرؤدا بتقديري پروردگاره واتا خواي پروردگار تقديري أكا أو جارو أدا خالي كتير لقرنجي قدر أوي برزان إيمن لبابي قدرة أتوانين هاوسنجي را بقرين لنيوان إيمان بقدر لەگەڵ وەرگرتنی ئەسباب هۆکارەکان چونکە کێماڵی ئیمانمان بەقەدەر هەبێ معنەی ئەوە نیتر ئینسان خۆی بدا بەدەستەوە و لێی پاڵکەوێت و بڵێ وەڵا ئینسان مسەیەرە و هەموو شت بەقەدەر ئەڕوانە. ئێمە ئیمانمان بەقەدەر هەیە بەڵام بە هاوکێشەکردن لە نێوان ئەو قەدەرانی کە خوای پەروەردگار دەیهێنێتە پێش لەگەڵ ئەو ئەسبابانی ئێمە وەکو هۆکار ئەیان گرینە بەر بۆ پێداویستیەکان بۆ دابینکردنی خواستەکانی خۆمان. لەبەرەوە گرنگی قەدەر لەوەیە ئێمە وا لە قەدەر تێناگەین کە قەدەر هێزێکی قاهرە ئیجبارمانەکە نا وا لە قەدەر تێئەگەین کە ئەمە عیلمێکە خوای پەروەردگار هەیەتی بەوەی کە ڕوو ئەدا و بەوەی کە ڕووی داوە بەڵام ئێمەی ئیماندار بەرپرسیارین لەوەی کە مواجهە بکەین لەگەڵ ئەوەی کە پەروەردگار داوێتی. بۆ نمونە ئێمە ئیمانمان بەوە هەیە کە نەخۆشی قەدەری خوایە بەڵام ئەبێ ئیمانیشمان بەوە هەبێ ئەبێ بە شوێن چارەسەرا بگەڕین. ئیمانمان بەوە هەیە بەوەی ئەوەی خوای پەروەردگار ئەیبڕێتەوە قەزا و قەدەرە بەڵام ئیمانیشمان بۆ نمونە ڕسق خوای پەروەردگار ئەیبڕێتەوە بەڵام ئیمانیشمان بەوە هەیە بەوەی ئینسان ئەرکە واجبە لەسەری ئەو ڕێگانەی کە ڕزقی تیاشەکە با بیگرێتە بەر دواتر نەتیجەکە چۆن دەرەچێ ئەمە مەوکولە بۆ خوای پەروەردگار. لەبەرەوە ئەم هاوکێشە ڕاگرتنە ئەم موازنە ڕاگرتنە لە بینی قەدەر و ئەخذ بە ئەسبابە گرنگی خۆی هەیە لە ژیانی ئیماندارە. خاڵێکی تر ئەوەیە قەدەر یەکێکە لە ئاڵۆزترین ئەبوابەکانی عەقیدە. يعني علماء ئەڵێن ڕیبا یەکێکە لە ئاڵۆزترین بابەکانی فقه قەدەر یەکێکە لە ئاڵۆزترین بابەکانی عەقیدە بۆ چونکە تێگەیشتن لە قەدەر بە شێوازێکی تەندروست کە ئینسانی ئیماندار وا لێ بکە وەکو خۆی تێی بگا ڕازی بکە بە قەدەری خوای پەروەردگار و ئیعتیمادیش بکە لەسەر ئەو ئەسبابانەی کە وەریگرتووە ئەم هاوکێشە ڕاگرتنە زۆر گرنگە. کەم کەس لەمە سەر دەرەکە کەم کەس ئەتوانێ بگاتە ئەو نەتیجەیە کە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ قەدەر بگا یا وەکو پێویستی بگا. خاڵێکی تر ئەم ئیمان هێنانە بە قەدەر گرنگیەکەی لەوەیە بەڕێزان ئینسان بەختەوەری دنیا و قیامەت دەکات. پەنا بخوا ئینسان لەمەیە لی بە ئاڵۆزکێ لەمە تێنەگا بەدبەختی دنیا و قیامەتە بێ بۆ چکە ئیمانی پێناهێنێ کە ئیمانی پێنەهێنا سەر لێ شێواوە بێ یا مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ ناکە ئیفرات و تەفریتەکە یا هەموو شت ئەگەڕێتەوە بۆ ئیرادە و ویستی خوا ئیتر خۆی لێیدا ئەنیشە چوار بشقی یا هەموو شت ئەداتە پاڵ خۆی پشت بەخۆی ئەبەستێ واز لە ئیرادە و خواستی خوا ئەهێنێ لە هەردووکیشانە ئینسانەکە بەدبەختە بێ. لەبەرەوە ضرورە ئێمە وەکو خەڵکی ئیماندار لە بابی قەدەر تێبگەین.